بەهۆی جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان قوتابیانی قۆناغی ئامادەیی جارێکی دیکە هاتنەوە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی. قوتابیان داوا دەکەن سیستەمی ئۆنلاین هەڵبۆشێتەوە و دەرگای قوتابخانەکان بکرێنەوە. کردبوونەوەکان لە بەردەم بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بوو. کردبوونەوەکە گرژی تێکەوت و جام و پەنجەرەکانی بەڕێوەبەراتی پەروەردەیان شکاند. ئێمە مانەوەی خوێندنی ئۆنلاین نەمێنێت، داواکاریشمان هەرەوەیە ئەگەر بۆمان جێبەجێکەن زۆر سپاسیان نەکەین. کۆڵین ئەگەر بۆمان جێبەجێ. بۆچی کێشەدە یعنی بۆ ئێوە خوێندنی ئۆنلاین ڕەتەکەنەوە؟ لەبەرەوەی کە هیچ شتێ ناگەین بەڕاستی. ئێمە ئەمانەوێ بڕۆینەوە بۆ مەکتەب وەکو ساڵەکانی پێشومان بخوێنین لەگەڵ ئەم سیستەمە نەڕایین نەباش ئەبین نەدەرەچی. وڵا داواکاری ئەمە بۆیە کە سیستمی ئەلکترۆنی نەمێنێ و لی تێناگەین و کێشەی زۆر بۆ دروستکردنی بێجگەوە مامۆستاکان زۆر فشاری دەرونیان خۆدە سەرمان هەیە غیاباتە نووسێ هەیە هەر لە خۆیەوە دانیشتواڵە لە 12 نیوەڕۆ ئەبێ غیاب بنووسی. هیچ جوابێکمان نایەنەوە، یعنی ئێمە بەم گرمەوە بەم ڕەمەزانە هاتوونەتە ئێرە بە ڕۆژووی، یعنی هیچ جوابێکیان نایەنێتەوە. عیبە زۆر، یعنی داوای مافی خۆمانەکەی ئێمە. چەند نوێنەرێکی قوتابیان لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کۆبوونەوە. دوا بە دوای کۆبوونەوەکە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ڕایگەیاند سیستەمی ئۆنلاین هەڵناوەشێتەوە، بەڵام ڕەنگە بکرێت بە ئارەزومەندانە بۆ دایکان و باوکان. لە هەمان کاتدا ئەو جام و پەنجەرانەی قوتابیان شکاندویانە زیانەکان بە دایک و باوکان دەبژێردرێت. بە دەرەجە یەکەم ئەڵێن ئێمە لەبەروی ساڵی کە پۆلی 12 حەزەکەین دەوام بکەینەوەوانێ ئێمە وتمان بەسەر چاو کۆبوونەوەی انجمەنی وەزارەتەکەین پێشەوەی حاڵتان ڕووبار بەیانی زوو دە قوتابی خوێندکارێکی لێبوو من نوێنەرەکانم بان کەوت مەزانم داواکاریتانەیە ئیشمان لەسەر کردو ئینشەڵا لەم یەک ڕۆژە کۆبوونەوەکەین بڕیارە دەین و ئینشەڵا لە مەسلحەتیەوەشە بێت هەست بە ئازارەکانتان وتی مامۆستا مەمنون و خوا حافیز ڕۆینەوە بەڵام کاتێک مزانی بوو بەو شەڕە بەرد و شکاندی پەنجەرەوەمانە کە بەداخەوەمە ئێمە پێمان ناخۆشە زەکەین دەوام بکەین پۆلی ئاڵنزەکان ئەم ساڵمان تەواو بێ و هاوینان بچینە تەقویەوە و ساڵی کە لە بیدایەتی ساڵەوە دەست پێ بکە بۆەوەی مستەقبەلمان با بڵێن مستەوای زانستیمان باشتر بێ بۆ خوێندن یعنی داواکاریەکانەوە ئێمە وەکو سیستمی ئەلکترۆنی لای نابین ئەگەر تەسەوەرەکەم بڕیاریش بێن وەکو ئەنجومەنی وەزارەت دەوام دەست پێ بکەینەوە ئەبێ حڕیەت هێبین بەو دایک و باوکەی کە مناڵێکیەیە. وەزارەتی پەروەردە بە فەرمی سیستەمی ئۆنلاینی پەسەند کرد ئەوەش ناڕزایی بەشێک لە مامۆستایان و بەڕێوەبەران و قوتابیانی بە دوای خۆی داهێنا داوا دەکرێت لەژێر ڕێنماییە تەندروستیەکان دەرگای خوێندنگاکان بکرێتەوە چونکە سیستەمی ئۆنلاین لەگەڵ هەلومەرجی قوتابیان یەک ناگرێتەوە و زیانیان پێدەگەێنێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.